منيش پێویست دەمە تاوێ ئامۆژگاری هیچە پوڵەکاری بێ لە قەمەڵسان قەناری مارس ما في هندێک بۆ کورسیە هێندێکیشمان وا برسیە ئەوە گاڵتەنێ هەموو مرۆڤێک بۆ وەکو باڵتەنێ ڕێی خۆم بە هەسپای دڕۆ پاڵمەنێ تووڕەبوونم لە پێی بێعەقڵیندا منێ بڕوانە لێم خزمەت بۆم ئەرکی سەر شانە بۆ لە تێکنان لەسەر شاخانە قورسە کۆڵی خەمی کۆمەلگا گرنگە لە چیدە کۆڵی ئەوە گاڵتەنێ هۆشم لە تۆشە ژینم بە بوونی کتێبەوە پێخۆشە دەڵێن تۆ سەیر ئەو کوڕە چەند بەزمە تاڵی نەگل لە خۆم لە ڕەگەزمە هەر بۆ ئێمەیە تاڵی زۆر جار دەتخاتە بیری مناڵی هەڵاتەر بە پێو خاسی تاژن و قڕاوی خەتا لە خۆمە ناڵم گوو بە کلکی مراوی پێوانی ئەمڕەیە دڵم ماهۆن دەکە هاژەڵش بەشی خۆی عەقڵ لە بێبۆن دەکە دەبێ هەڵی بکەم چرایەک بۆ ڕەبی کوردی ئێمە کتومانە ئەم شانە پیری کردی منیش پێویستمە تاوێ ئامۆژگاری چیدە بۆ ڕزگاری بێ لە قەفەسدا قەناری ئەوە گاڵتەنێ دەڵێن بلۆر بۆ کایە لە لای گەو زوو نەزان نەسیحەت وایە سگی تێرە بەڵام کوانێ دەستیمان دووە تۆوینە حەسیم لە باخم نەچاندووە ئەوە گاڵتەنێ کوانێ خزمەت دەکەم بۆەوەی بەقام دەنێ بنە خەم نووسا بەڕیشم بوومە گەمەی ژیانیشم بوومە پەت بوومە مەت هەهانێ بۆ من هەڵوەستراوە پەت بزانە خۆ ناخاتە داوی گورگ مەڕەکە ئاهۆن ببە و ڕای بخەبەڕەکە قەڵەم تۆرەکە غەزمۆڕە دەکە کەواتە دەبێ ڕای بدەم وەک بەڕەڕەکە مێشک دەڕوا بەرەو بیرەوەری گەڵای بەری باخم دی دەوەری لە قەیەک لە هیپاپم مەمن لە خێنە خۆ کفر نییە بە نرخە بیسەلمێنە ڕێی خۆم هەڵ بژار تۆ بە خاوێنی چڵک و چەپەڵ ناخەمە داوێنی نهاتوم لێمدا بنەی لەو مەتەڵۆکە تاری خۆی تەنیوە جاڵجاڵۆکە هەر کوتم بریە هەر کوتم بریە چەنێ لە نێو شەعرەکانمدا بدەم بڕیار من کوڕە هەژار دەڵێن گاڵتە چی چاو لە دەستی ئەموو ئەو بم کەچی خۆمم خۆ قەینامت پیا و خراب ژیان تۆمەم خۆ دەڕۆم هەڵی دەگرم بەرگە و بنم منم کەوا لە بنم